بسم الله الرحمن الرحيم. بینەرانی بەڕێزی کەناڵی دیمان لە پرۆگرامی کلیلەوە بە دیدارتان شاد بووینەوە. بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار لە پرۆگرامی کلیلی ئەمجارەدا بابەتێکی گرنگ بۆ خۆم بۆ پاشان بۆ جەنابتان ئێوەی بینەرانی بەڕێز باز دەکەم. بابەتەکە پەیوەستە بە ژیانی هەر یەکێک لە ئێمەوە، واتە کەس لەم بابەتە بەدەر نییە. ئەویش بابەتی تەبایی ناو خێزانەکانە، باسی ئارامی ناو ماڵە کە ئارامی ناوماڵ تەنانەت هەر ژن و مێرد ناگرێتەوە. کاتێک کە ماڵ دروست دەبێ ژن و مێردێک دەگرێتەوە، پاشان منداڵەکانیش هاوبەشن لە نێوان ژیانی ئەو ژن و مێردەدا بە تەبایی خۆشحاڵ دەبن، بە ناڕەحەتی ژیانیان تاڵ دەبێ و پاشان ئەو ئارامی ناوماڵە ئەو تەبایی ناوخێزانە پەیوەستە بە بنەماڵەکانی ترەوە. واتەگەر ئەو ژن و مێردە ماڵێکی تەبابن، ڕێک و پێک بن، ماڵی باوکی کچەکە زۆر ئاسوودە و ئیسراحەتن. ماڵی باوکی کوڕەکە خوشک و براکانی کە سوکار بە تایبەت ئەوانەی کە موسڵمانی باشن، کە ویژدانیان زیندووە، کە وەکو جەنابتان ڕۆشن بیرن، چاویان ڕۆشن دەبێ، دڵیان فەرەح دەبێ، دوعای خێر دەکەن کاتێک کە دەبینن کچەکەیان کە شووی کردووە، کوڕەکەیان کە ژنی هێناوە، سوپاس بۆ خوای پەروەردگار لە ماڵێکی تەبادا ژیان بەسەر دەبن. بۆیە قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی ئەننەحلدا زۆر بە وردی تیشک دەخاتە سەر ئەو بابەتە، ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ دەکات. ئەویش ئەوەیە خێزان ئەگەر تەنانەت لە ناو ماڵێکا بوو، هەر بریتی نییە لەوەی کەوا خانوویەک هەبێ بچینە ناویەوە، سەقفێک دامان پۆشێ، گەرمامان نەبێ، سەرمامان نەبێ. نەخێر، گرنگ ئەوەیە چوارچێوەی ئەم خانووە هەر خانوو نەبێ، ماڵ بێ. بۆیە پەروەردگار لە سوورەتی ئەننەحلا دەفەرمێ والله جعل لكم من بيوتكم سكنا. الله سبحانه وتعالى بۆ خۆی جێڕاوێتی ماڵەکانتان بەشێک لە ماڵەکانتان سەکەنە. من بیوتیکم، مینەکە بۆ تەبعیضە، بۆ بەشیەتیە، واتە هەموو ماڵێک، هەموو خانوویەک سەکەن نییە. هەموو بەیتێک واتە هەموو خانوویەک کە سەقفێکە و چواردیوارێکە چەند ژوورێکە مەرجی نییە سەکەن بێ. الله سبحانه وتعالى بەڕەحمەت و میهرەبانی خۆی دەژێڕێ هەندێک لە ماڵەکان بە مای ئارامی، واتە ماڵ ئەبێ شوێنی ئارامی بێ. ئەگەر جەنابەت ئێستا بینەری ئەم پرۆگرامی کلیلەی لە کەناڵی دیمەنەوە، سوپاس بۆ خۆی گەورە لەگەڵ هاوسەری بەڕێستا لەگەڵ منداڵەکان تا دانیشتووی ماڵەکەت ئارامە، کێشە و ئاژاوەتان نییە، خۆشبەختن، حرمەت و ڕێز لە نێوانتاندا هەیە. وڵی بە قسەی برات بکە یەکسە هەستە سوزدەیەکی شکر بۆ خوای پەروەردگار بەرە، دەستەکانت بەرزکەوە بڵێ یا ڕەبی خوای ئەمە ڕەحمەتی تۆیە، ئەمە بەرەکەتی تۆیە کە بەسەر ئەم خێزانەی ئێمە داڕشت و سوپاس بۆ خوا ئارامی لە ناوماندایە. لە پەنایەکە هەست بە ئارامی دەکەین. چەند خۆشە ماڵێک کە ژن و پیا و منداڵەکان لەژێر پەڕووباڵی خۆیان دەخەن و هەمووان بە ئارامی دەخەون، هەمووان بە ئارامی پێشوازی ڕۆژێکی نوێ دەکەن. بۆیە ئەم ئاەتە قورئانی پێمان دەڵێ هەر کەسێک ببێتە مایەی ئارامی ماڵ، ئەو کەسە ڕەحمەتی ئەڵڵای بەسەرەوەیە. بۆ نمونە هەر پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان کە قوربانی بەخۆی دەدا، بارقوڵە، هەندێک تەحەمولی خێزانەکەی و بۆڵی مناڵەکانی دەکا بۆی تووڕە نەبێ، بۆی ئارامی ماڵتێک نەچێ، وەڵڵاهی ئەو پیاوە بەڕێزە ڕەحمەتی خۆی بەسەرەوەیە. لەو کاتەدا کە تۆ پیاوی بەڕێز بوویە مای تەبایی ماڵ، ئەوە ڕەحمەتی خوا لەگەڵ تۆدایە. ئەو ژنە بەڕێزەی کاتێکەوە تەبایی ماڵ دەپارێزێ، مێردەکەی تۆزی عەسەبیە، تووڕەیە، لەسەرە، منداڵەکان عەزیەتی دەدەن، ماڵ و میوانی هەیە، ماڵە خەسوو و خەزوور وەکو پێویست بەڕێز نین لەگەڵی، زۆر بۆی باش نین، دراوسەی ناڕەحەتکەری هەیە کەچی بۆڵەبۆڵ بەسەر مێردەکەیان ناکە، ئەڵێ با ماڵەکە نەشێوێ. ئەو پیاوە تۆزە تەحەمولی کەمە، عەسەبیە، تەبیعەت توندە، ئیتر دەسەڵات نییە، تازە ژیانی هاوبەشیم لەگەڵی پێکهێناوە، خۆشم دەوێ. ڕەحمەتی خوا بەسەر ئەو ژنەیە دەڕژێ کەوا ئارامی ماڵ دەپارێزێ. ئەڵە خەینا با من کەل لە ڕق نەبم، با من تۆزێ لە حەقی خۆم ببورم، با من هەموو شتێک بۆ هاوسەرم نەژێڕمەوە، لە دەرەوە هەر ماندوو لە ماڵیشەوە ئارامی نەبێ، ئیتر ئەویش فەقیرە بەسەر منە دەتەقێتەوە و ئارامی ماڵەکە تێک دەچێت. ئەو کوڕکچانەی کەوا زۆر بەڕێزن لەگەڵ دایک و باوکیاندا، تەحەمولیان دەکەن، جاریەوە باوکەکە بەخوا وەکو پێویست باوکێکی باش نییە، بەخوا دایکەکە هەر ئەوەندەی لێ دەزانێت. هەموو دایکێک بە سۆزە، میهرەبانە، بەڕەحمە، قسەمان لەسەرەوە نییە.
بەڵام هەموو دایکێک فەنی دایکایەتی نازانێ ئەویش فەقیرە کاتی خۆی لە لای دایک و باوکی فەنی ژیان و دایکایەتی فێر نەبووە ئەوانش هەر لە خێزانێکی توندوتی تویژ و تووڕە و هات و هاوار کرد بە سەریا پێگەیشتووە بەڵام ئەم ژیرانە تەعامل دەکا ئەڵە قەیناکە ئەم دایکەم دیارە عزری بۆ دێنمەوە فەنی دایکایەتی نازانێ باوکم فەنی باوکایەتی نازانێ ئەم کچە ئەم کوڕە بەسەر خۆی ناهێنێ بارقوڵە تەحمل دەکا بۆی ئارامی ماڵەکە نەشێوێ هەندی حەقی خۆی دەدا بە خوشک و براکانی چەند جوانە خوشکێک بەشێک لە حەقی خۆی دەدا بە خوشکەکەی هەندێک کاروبارەکانی ماڵی لەگەڵا دەکا ئەڵە بادایک و باوکم ناڕەحەت نەبن بادەمە بۆڵە لەسەر کشۆردنی قاپێک خاوێنکردن و گەسکدانی ماڵک دروست نەبێ برایەک هەندێک باری قرس زیاتر دەخاتە سەرشانی خۆی ناڵە من ئەو کارم کردووە دینارێکم پیا کردو دۆلارێکم پیدا کردو بۆ براکەم نەیکردو ئەڵە قەیناکە گرنگەوەی ئێمە برایەتیمان نەشێوێت خوشک و برایەتیمان تێک نەچێت تەبایی ماڵمان نەشێوێت باوکو دایکم ناڕەحەت نەبن ئەوە بەڕەحمەتی ئەڵڵای لەسەرە ئەو مامۆستایینەی بە وتارە جوانەکانی ڕۆژانی جومعە کە دەچینە خزمەتیان و هێمنیمان پێدەبەخشن ئاراممان دەکەنەوە ئەو مامۆستایینە ڕەحمەتی خوای بەسەرا دەڕژێ ئەو کەسانی کەوا پرۆگرامی تەلەڤیزۆنیان هەیە باسی تەبایی خێزان دەکەن ئەو پرۆگرامە دڵنیا بن ڕەحمەتی خوای بەسەرا دەڕژێ تەنانەت فیلمێک دەکرێ درامایەک دەکرێ ئامانج لێی لە کۆتاییدا ڕێزگرتنی ناوخێزانە فێرکردنی تەبایی ناوخێزانە لێبوردنی ناوخێزانە وەڵای ئەکتەرەکانی بە شەرتێ موسڵمان و دیندار و ئاهلی نوێژ و عیبادەت بن بەو درامایە بەو سیناریۆ جوانە بەو وشە ڕەنگینانە کە هیچ بێڕێزیەک هیچ بێ شەرعیەک لەو فلیمەدا نابینی هەر هەمووی حرمەتی ناوخێزانە باسی ئەوە دەکات کە و کەسانەی کەوا لە ناو خێزانەگەن ناتەبایەکی شەبێت چۆن بە هەمومان چاچیکەین ئەکتەرەکانی ئەو درامایە سینارێستەکەی ئەوانەی کە دەری دێنن ئەوانەی کامێرامان ئەوانش ڕەحمەتی خۆیان بەسەرا دەبارێ ئەی پێچەوانەکەشی بەڕێزان ڕێگ ڕاستە هەر کەسێک مایەی تێکدانی ئارامی ناو ماڵ بێ پیاوێک بێ ئەستا پیاوی وا هەیە ئارامی ناو خێزانەکەی تێکداوە یعنی بە هیچ شێوەیەک لەگەڵ خێزان و منداڵەکانیدا ناگونجێ دایکێک بێ جاری وایە خێزانەکە واتە دایکی منداڵەکان هاوسەری پیاوەکە مایەی تێکدانی شیرازەی خێزانەکەیە ئیتر دەڵە قسەی منە بڕیاری منە بەس من هەم لەم ماڵەدا چیم گوت هەر ئەوەیە قسە لە هیچ کەسێ فێمینیزمێکە قسە لە هیچ کەسێ قبول ناکاتەوە مێر چییە ئێمە یەکسانین وڵا برا تۆ هیچ یەکسانی تۆژنی ئەو پیاوە تۆژنی داگەر حەز دەکەی فەرمو دەنگت وەکو پیاوێک لێ بکە فەرمو ئەو بارە قورسەی ئەو لە بازاڕ هەڵیگرێت تۆ هەڵیگرێتەوەی خاتون نییە شتیوانیە ئەوە فکرێکی خراپە ئەو ژنە هیچ حسابێک بۆ پیاوەکەی ناکە هیچ حسابێک بۆ کچەکانی ناکە هیچ حسابێک بۆ کوڕەکانی ناکە ناڵە ئەو کچانە هیچ سەردەمی من نین ئەبێ هەندێک لە حەقی خۆم تەنەزول کە مادام لە چوارچێوەی شەرع ناچێتە دەرەوە مادام ئاداب و دەستورە کۆمەڵایەتیەکانی کوردەواری ڕەسەنمان ناشکێنێ مادام حیا و حرمەتمان لە کەدار ناکە ئەبێ هەندێ حەق بە کچەکانم بدەم کە ئەمان لەم سەردەمەی ئێستادا گەورە بوون جیاوازە لە سەردەمی من کە تێدا گەورە بوو باوکەکەش بە هەمان شێوە بۆ کوڕەکانی ئەو سەردەمەی تۆ تێدا ژیاوی جیاوازە لەم سەردەمی کوڕەکانی من و تۆ کچەکانمان تێدا دەژین گرنگ ئەوەیە لە سنووری سووری شەرع نەچنە دەرەوە و گرنگ ئەوەیە لە کەداری حیا و حرمەت و شکاندنی دابوو نەریتە ڕەسەنەکانی کوردەواریمان نەبن ئەبێ هەندێک مافیتریان پێ بدەیت کە کاتی خۆی تۆ نەدبووە یان پێدڕەوە نەبیندراوە هەر باوکو دایکێک ببێتە هۆی تێکدانی شیرازەی خێزان هەر کوڕ و کچێک نالەبار بێ لاسار بێ ببێتە هۆی ئاژاوەی ناوخێزان ئەوە سیفاتی شەیطانی هەیە ئەوە هەدەفی شەیطانی پێکاوە چونکە کە خوا دەفەرمێ من ماڵم گێڕاوە بە مای ئارامی شەیطانیش ڕێک پێچەوانەی فەرمانی خوا جوڵاوەتەوە ئەو کارانە دەکات کە ئەڵڵا نەهی لێ کردووە خوا دەفەرمێ ئارامی ناو ماڵەکانم پێخۆشە سەکەنم پێخۆشە حەوانەوەم پێخۆشە شەیطان بە پێچەوانەوە تێکدانی شیرازەی خێزانی پێخۆشە کەواتە هەر کەسێکیش کارەکەی شەیطانی کردووە جا باوک بێ دایک بێ کچ بێ کوڕ بێ نەوە بێ کە شیرازەی خێزان بەهۆی ئەوە تێکچوو ئەوە دڵنیا بێ شەیطان ئافرینی لێ کردووە شەیطان مەدالیاکە دەکا بە گردنی وەڵی یەخوا دەستت خۆش بێ ئاواتی منت هێنایەجێ جاری وا هەیە ئەو کەسەی کەوا دەبێتە مایەی تێکدانی شیرازەی خێزان بەخچی بە قسە و قسەڵۆک لە بینی ئەم پیاوەدا لە بینی ئەم ژنەدا بە دووزمانی بە فیتنەیی بە بوختان بۆ پیاوەکە دەکا ئەم ژنەی لێ دڵپیس دەکا دەیفەوتێنێ
بوختان بۆ ئەم ئافرەتە بە حیا و حرمەتە دەکات بە قسەیەک ژیانی ئەو پیاوە دەشێوێنێ و تەبایی ناو ماڵەکە تێک دەدا بە بوختان. پاشان ئەوانەی کە بە فیلمی دۆبلاشکراو بە تایبەتی ئەمانەی کە لە دەرەوەی وڵات هاوردەکراوی ژەهراوی کراو، نامۆ بە دینی ئیسلام، نامۆ بە کللتوری ڕەسەنی کوردەواری، نامۆ بە ئەخلاقی بەرزی بابوو باپیران و دایە گەورەکان و باوە گەورەکانی ئێمە، نامۆ بە هەموو ڕەفتارێک باوەڕتان هەبێ ئەو فلیمانە لە وڵاتی خواندا لەبەر ئاسایشی نەتەوەی خۆیان قەدەغەکراون کەچی دەیهێنن بە 300 ئەڵقە و 400 ئەڵقا وەکو ژەهر وەکو سرنجی ژەهر ژەم بە ژەم دەدەنێ حتا وا لێدێ هیچ حرمەتێک نامێنێ، هیچ بەهایەک بۆ پاشی خێزان نامێنێ. عنی ئافرەت فێری خیانەتی هاوسەری دەبێ، کەس فێری خیانەت لە دایک و باوشی دەبێ، دەستێک هەڵکردن هەر شەو لە باوەشی یەکێکا خەوتن بێ متمانەی ناوخێزان، ئەنی بەڕاستی ئەمە کارەساتە. ئەو ئەکتەرانە، ئەوەی کە دراماکەی نووسیوە، ئەوەی سیناریۆکەی نووسیوە، ئەوەی کەوا فیلمەکە تۆمار دەکا، ئەوەی کامێرامانیەتی، ئەو تەلەڤیزۆنی پەخشی دەکا، ئەو کەسەی لە پشتی ئەو کەناڵەوەیە، وەڵڵاهی نەفرەتی خۆیان لێیە. تر بە ئاگادار بن، ئەم پرۆگرامی کلیل پێت دەڵێن کلیلەکە ئەمەیانە، تۆ دەتوانانی هەل لە ڕێی فلیمەوە ڕەحمەتی خوا بەدەستبێنی، ئەمە کلیلەکەی بەهاشتا بەخوا دەتوانانی هەل لە ڕێی فلم و دراماوە جا هەر کەسێ بە یەک شوێنێک بەشداری تێدا کردبێ. ئەوەی کامێرامانی ئەو فلیمەیە خۆ هیچی نەکردو بەس کامێرامانە، ئەوەی دەرهێنەرێتی، ئەوەی مۆنتاژی دەکا، ئەوەی دۆبلاژی دەکا، خۆ کابرا وەز دانیشتووە دەیکا بە کوردی ناخۆی دەستێکی تێدانێ، هەموویان نەفرەتی ئەڵڵایان لێبێ، چونکە ئەوە کاری شەیطانە. هەر کەسێ بەشداری لە هەدەفی شەیطانە بکە، هەم پارەکەی حرامە، نانەکەی حرامە، سایە و سێبەری حرامە، کارێکی زۆر قێزەون دەکا، بەچونکەوە کاری شەیطانە. شەیطان پێی خۆشە ئارامی ناوماڵ بنەمێنێ. بەخوا سەدان خێزان تێکچوون هەر بەهۆی ئەو فیلمانەوە، حیا و حرمەتیان هەبوو، ئەهلی دین و تەسبیحات و قورئان خوێندن و حیجاب و داپۆشراوی و ڕێزی ژن و مێرد و منداڵ دەستی باوکو دایکی ماز دەکرد، هیچی نەهێشت، هەمووی لە ناوبەر. بۆیە دەبێ وریابی هەر یەکەم جار ئەو کەناڵە ڕەشکەیتەوە، هەر نەهێڵی لە ماڵەکەتدا بێ، هەر نەهێڵی منداڵەکان سەیریکەن، جا هەر بابەتێک بێ. زانید ئافرەتی وا هەیە زمانی شڕە، قسە و قسەڵۆک دروست دەکات، مانیعی نییە بوختان فڕێدەدا، نەهێڵی بێتە ناو خێزانەکەتەوە. خێزانەکانتان بپارێزن، چۆنەگە کەسێک نەخۆش بێ ناهێڵی بێتە ناو خێزانەکەوتە لە باو هەڵامەتە لە ناو منداڵەکەم ئەو درامایە ئەو درمە بڵاو نەبێتەوە، خراپە. ئەبێ هەر کەسێکیش کە ڕەوش خراپ بوو منعیکە لە خۆت و ماڵ و منداڵت، مەهێڵە هەموو کەس بێتە سەر سفرەت، مەهێڵە خێزانت هاتوچێ هەموو کەس بکە، مەهێڵە پیاوەکەت هاتوچێ هەموو مەجلیس و کۆڕێک بکە کە حرمەتی تێدا نەماوە. جاری وایە ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان کۆمەڵە پیاودا دەنیشن لە جیاتی زیکری خوا، لە جیاتی قورئان خوێندن، لە جیاتی تسبیحاتێک، لە جیاتی ئامۆژگاری جوان، لە جیاتی دوو قسەی خۆش و پێکەنین و زەردەخەنەی حەڵاڵ، باسی ئەوەیە ئەم ژنێچکەی هێناوە بەدزیەوە ئەو بەتەمای بیکا بە دوو ژن و ئەو کوڕە ژن چییە و جاوە تەلاق دەودانەی چکە بێنە ئەم پیاوە دەچێتە بارێکی تر کە دێتەوانێ ژنی دامەوە فەقیرە نانی حازر کردو، ماڵی خاوێن کردوێتەوە، منداڵی پاک کردوێتەوە، کەچی ئەم پیاوە لە شوێنی شکە و گۆڕدرا. ئەبێ وریای خۆمان بین، هەر کەسێک زانیت تێکدەری ماڵەکەتە، ڤایرۆسی ناو خێزانەکەتە، ئەبێ وەکو نەخۆشیێک کە دەگوازرێتەوە دەبێ خۆتی لێ پارێزی، خۆت کەرەنتینەکەی لە ماڵەوە دانیشی تێکەڵاوی هەموو کەس نەبی. بۆیە گرنگ نییە خانووەکەت چۆنە. ئێستامە زۆر جار کە کچ بە شوو دەدەین لە مەجلیسەکانە دانیشتوین، ئەڵێ وەڵاهی هەر خانوویەکی 100 مەتری هەبێ بچێتە ناویەوە. ڕاستە گرنگە ئەگە خوا دەکاتەوە خانوویەکی خۆت هەبێ و کرێکی نەبی باشە، بەڵام نا، گرنگ خانووەکە نییە، گرنگ ئەوەیە ئەم خانووە ماڵ بێ، چونکە هەموو خانوویەک ماڵ نییە، ماڵ جیاوازە لە خانووی. یەکەم ئەوە تا دەبینی لە گەڕێکێکە خانوویەکی سێقات ببینە، ئەگەر کەسی تێدا نەبوو من و تۆ بە زمانی کوردی خۆمان کە بەلای ئەو خانووەدا ڕۆژین ئەو خانووە چۆڵە، کەچی ئەگەر خانوویەک 50 مەتر بێ، 70 مەتر بێ، 100 مەتر بێ، یەک ژوور بێ کە ژن و مێردێکی تێدا بوون ئەڵێت ئەو ماڵەوە ماڵی کاک فڵان کەسە، ئەو ماڵی دادا فڵان کەسە، چاو لێ بە بوونی ژن و مێرد یەکسەر بوو بە ماڵ، کە ژن و مێردی تێدا نەما پێڵەن خانوو، کەواتە شەرنی هەموو خانوویەک ماڵ بێ. دووەم، زۆر جار خانوویەک کۆشکێکە، خانووەکە لە ڕووی بیناسازیەوە بای چەند دەفتەر هەر بەس دیکۆراتی پێشەوەیەتی، هەر نازانی سەیری چیکەی، باڵەخانەیەکە بای چەندەها دەفتەر دۆلارە هەیە، بە $1,000,000 خانوو هەیە لەم شارانەدا، بەڵام ماڵێکی پڕ لە ئاژاوەیە، لە چوارچێوەی ناو ماڵەکەەوە لە مەدخەلەکە بڕۆ ئەو دیوەوە هیچ حرمەتێکی تێدا نەماوە،
نە ژن حرمەتی پیاوی دەگرێت نە پیاوەکە حرمەتی ژن دەگرێت نە منداڵەکان دەزانن دایک و باوک چییە ینی باوکو دایکیان دەزانن دایکیان وەکو خزمەتکار و چێژلێنەر باوکیشان وەکو حەماڵی بازار و پارە پەیدا کرد هیچ ڕێزێک حرمەتێک ئەدەبێک لەو ماڵەدا نەماوە وە کاتێک کە پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان دادەیەکی بەڕێزی وەکو جەنابەت هاتوچێ ئەو ماڵە دەکا کە دەبینێ ئەم ماڵی کە لە دەرەوە خۆزگەی پێدەخوازرا ئەگو فڵان کەس خاوەنی ڤێلایەکە کۆشکێکە لە فڵان گەڕەکی ڕاقی شاردا ئەو هەموو دەفتەر دۆلارە دەکا هەر ئەرزەکەی ناکڕدرێ هەر شوێنی بۆشی لێ نەماوە بەڵام کاتێک کە دەچێت ناوە ڕۆکەکەیەوە وەکو گوێزێک وایە لە دەرەوە سەرنجت ڕادەکێشە کەسی کە دەیشکێنی ناوەکەی پوچە ئەم ماڵە لە ناوە پوچ بووە چونکە حرمەت و تەبایی و ڕێزی تێدا نەماوە ئەو کاتە کە دەیتەوەڵی بە فڵان کەس بێماڵە بێماڵ و حاڵە ها کوردواری وشەکەی زۆر جاڵە بێماڵ و حاڵە ماڵی نییە بەخوا حاڵیشی نییە چونکە ئارامی لە خێزانەکەیدا نەماوە باشە بۆ ماڵی نییە ئەم کۆشکە ئەڵنکاکەەوە خانووە بەس خانووی هەیە بەڵام ماڵی نییە بۆیە دایمە دوعا بکەی کەوا خوای گەورە ماڵت پێ ببەخشێ نەک هەر خانووت پێ ببەخشێ ئەگەر تۆ کرێکی هەر دوعایەوە مەکە خوایان خانوویەکەم بدەیتێ ناوەڵە بڵێ یا ڕەبی خوایە ماڵەکەم پێ ببەخشی خانووەکەم ماڵ بێ ئەینە زۆر جا عەرزم کردن دەکرێتەوە کۆشکێکت هەبێ بەڵام بێ ماڵ و حاڵیش بی کەواتە مەرج نییە هەموو کۆشکێکی گەورە هەموو خانوویەکی گەورە سەکەن بێ جاری وایە خانوویەکی گەورە لە ماڵەکە هەیە ژنێکی تێدا دەژی ئەم ژنە ئۆتۆمبیلی زۆر باشی هەیە جاریوان پیاوەکە هەیەی ژنەکەش بۆ خۆی ئۆتۆمبیلی خۆی هەیە ئۆتۆمبیلەکەشی زۆر گرانبەهایە داشقە نییە ئاڵتونێکی زۆریشی هەیە مارەیەکی زۆری بۆ کراوە لە دوای ئەوەشەوە پیاوەکەی چەندەها بازن و ملیوانکە و پشتێنی زێڕ و ئەمانەشی بۆ کردو ئاڵتونێکی زۆری هەیە مێردەکەشی جوانە پیاوێکی کەشخار ڕێک و پێک باڵا بەرز شۆخ و شەنک مەزرعەشیان هەیە باخیشیان هەیە لە هەموو مناسبەت و جەژن و مەراسیمەکاندا باخی خۆیان هەیە مەزبەحی هەیە چەندەها دۆنمە گەشت و گەڕانیشیان هەیە لەوە چێ من و تۆ هەر هەولێر و سلێمانیماندی بێ ئەو وڵاتی ئەوروپی و ئاسیایی نەماوە نەگەڕێ هەمووی گەڕاوە تەندروستیشی سوپاس بۆ خوا باشە نەخۆشیش نییە منداڵی باشیشی هەن معنی بێ مناڵیش نییە کێشەی منداڵبوونیشی نیە مناڵی باشیشی هەیە بەڵام لەناو ئەم خانوەدا ئەم ژنە گرفتارە بەدەست چێوە گرفتارە بەدەست مێردێکی دڵپیسەوە لە کاتێکا ژنەکەش بۆ خۆی زۆر بە ئەخلاقە ئەمە گرفتەکە لەوێدا یعنی کاتێک کە تۆ زۆر بۆ خۆت بە ئەخلاقی بەڕەوشتی نەزەرێکی حرامن نەکردووە ئەم ژنە نازانێت پیاوێک لە غەیری مێردەکەی خۆی لە بوونە هەر بوونی هەیە بەڵام ئەم پیاوە دڵپیسە ئەم ژنە ناوێت سەی تەلەڤیزۆنێکە ناوێری مەرحەبایی دراوسەیە بکە ناوێت بە خێراتنی میوانێک بکە بەڕواتان هەبێ پیاوی وا هەبووە بە ژنەکەی وتۆ میوانمان هات بە خێراتیم کەی سێ بەسێ تەڵاقت دەدەم بۆ ناوچونەوە پیاوە چۆن بێ بە خێراتنی پیاوێکی بێگانە بکەی ێبادە مافرەتەکە داپۆشراوە لەچکی پێوەیە حیجابە حیا و حرمەتدارە دەست لە سەر سنگ چاوی داخستووە مافیەوەی هەیە بێ بە خێراتنی میوانێک بکە برادەرێکت کەسێکت مادەم میوانەکەش پیاوێکی چاوپاکە باخلاقە بەڕێزە ئەگە بێ ڕێزە تۆ خراپی کە هێناوتەتە ماڵەوە ئەگە پیاوێکی خراپ و چاو لە دەربێنێ ماڵەوە ئەی پیاو تۆ خەتای تۆیە خەتای ژنەکە نییە ئەگە باشە هێناوتەتە ماڵەوە زۆری احتیادیە براژن بێ بە خێراتنی بکە مەرحەبایی بکە ڕێزی لێ بگرێ ینی ئەم ژنە فەقیرە بۆ خۆی حتا بڵێ بە ئەخلاق بەڵام پیاوێکی دڵپیس مراقبەی موبایلی دەکا مراقبەی جەرەسی دەکا مراقبەی چوونە دەرەوە هاتنەوەی دەکا دایمە سەیری جانتای دەکا ئەم ژنە ئەم هەموو بابەتانە هەیە لە زێڕ و لە زی و لە پارە و لە دۆلار و لە سیارە و لە خان و لە تەندروستی و لە ماڵ و هەمووی هەیە باخ و مەزرعە و گەڕان و تیارە و هەمووی هەیە بەڵام ناخی خوراوە بەدەستی ئەم پیاوە دڵپیسەوە یاخود دڵپیس نییە بەڵام تووڕەوکە لە ڕقە ژنەکەش ئەو پەڕی جۆڕایاڵی مێردەواتە ژنەکە لە هیچ شتێکی وای نەکردووە لە سنووری شەرعدا لە سنووری ژیانی ژن و مێردایەتیدا لە مافی ڕەوا و حەڵاڵدا ئەو پەڕی جۆڕایاڵی مێردەکەیە بەڵام ئەو پیاوە بە هیچ ڕازی نییە دایمە کە لە ڕق تووڕە کە لە شەق ئەم ژنە بڕواتان هەبێ خۆزگە دەخوازێ بە دوو ژووری ئارام ئەڵێ خۆزگە ماڵەکەمان تەنها دوو ژوور بوویایە یەکێ بۆ منداڵەکان یەکێ بۆ خۆم و هاوسەرم هەر لەو ژوورەشدا مەدبەخ بوویایە نووسن بوویایە دانیشتن بوویایە میوان بوویایە بەس دوو ژوورم هەبووایە زێر لە دەستمان نەبوویایە لە ملمان نەبوویایە قەنەفەمان نەبوویایە لەسەر حەسیر دانیشتینایە ئۆتۆمبیلم نەبوویە بە پاس و تەکسی هاتوو چۆن بکردایە بە مەزرعەم نەبوویەوەکە ئەو خەڵکە بچمای ئەو دەشتا بەڵام خۆزگە مێردێکی دڵپاکی هەیە منی بە حرمەتم هەبوویایە وەجاری وایە خوشکی ئێمە بەس دیکۆر دەبینێ
هەر کۆشک مەبینە، هەر ئۆتۆمبیلی بەر دەرگاکەی مەبینە، هەر زیێڕی دەستی ژنەکە مەبینە، هاوسەرە بە حیا و حرمەتەکەی خۆت ببینە. هاوسری تۆ نە دڵی پیسە، نەبێ ڕێزە، ناناخی بۆگەنە، نەزمانی زبرە، ئەوە هەموو سەرەت و سامانی تۆ مەزرعە و باخ و گەشت و سەیران و زێڕ و زی و دینار و دۆلار و هەموو شتێکە، چونکە تەبایی ناوماڵت هەیە. ئەم بابەتە بابەتێکی گرنگە، ناوبڕێکی کورتمان هەیە و دێنەوە دیدارتان ئینشاء الله تعالى. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوی خوای پەروەردگار لە ئێوەی بەڕێز بینەرانی کەناڵی دیمەن لە پرۆگرامی کلیلدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان إذا أوى إلى فراشه قال الحمد لله الذي أطعمنا وسقانا وكفانا فكم ممن لا كافي له ولا مؤوي. ئەم فەرمودەیە لە صحیحی مسلم دا هاتووە، هاوڵانی پایەبەرزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان دەژێڕنەوە، دەفەرمون خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ڕحمان بە قوربانی بێ، كان إذا أوى إلى فراشه، هەموو شەوێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەچووە سەر جێگای خەوتنەکەی ڕادەکشە، دەیفەرموو الحمد لله الذي أطعمنا وسقانا، سپاس بۆ ئەو ئەڵڵایەی کەوا خواردنی دەرخوارداین و تێر ئاوی کردین. چونکە ئەو خواردنە ئەگەر پەروەردگار ڕەحمت پێ نەکا بیشی هێنێ سەر سفرەکەت ناتوانانی بیخۆی. چەند کەسمان هەیە سفرەی ڕازاوەیە، سینی ڕازاوەیە، مەتبەخی بۆنی چێشتی خۆشی لێدێ، بەڵام گەدەی نەخۆشە، بەڵام سوکەری و شەکرە و زەخت و چەوری و چەندەها نەخۆشی وای لێ هاتۆ پارچەیەک نانی جۆ، قومێک ئاو، بە ترسەوە یەک تۆش شیرینی، یعنی نازانێت چی بخوا. ئەوە حەسرەتە کاتێک کە تۆ سپاس بخوا ئێوارە نیۆڕۆ بەیانی بە دڵی خۆت تێرت خواردووە، بە بێت ترزنانت خواردووە، وەختی کاتی خەوتنیش برسید نییە، چونکە ئێوارە شکردنانێکی باشە بۆ ماڵەکەت گەرم و گوڕە، مەتبەخت گەرم و گوڕە، خاتونی ماڵت خواردنی جوانی ئامادە کردو، سپاسی خوای دەوێت. لە کاتی خەوتنە سەدان خەڵک هەیە بە برسیەتی لەم جیهانەدا سەردەنێتە سەرسەرین، تۆ ئەلحەمدوللا تێروتە سەلی وەسەقانە، پەروەردگار تێر ئاوی شیرینی کردوین. ئەو پەرداخە ئاوەی جاری وای من تۆ یەک قومی لێ دەخۆینەوە فڕی دەدەین و نرخی نازانین، بە هەزار ملیۆن خەڵک هەیە حەسرەتی یەک قوم ئاوی شیرینیەتی لەم جیهانەدا. ئەم ئاوە لە کوردستانی خۆماندا بەخوا لە زۆر وڵات دەست ناکەوێت ئەم ئاوە پاک و خاوێن و بێگەردە. جا پاشان جار هەیە ئاوەکە چەند شیرین و پاک بێ و دەبەی پاک و خاوێنە لە پەرداخی پاک و خاوێنە لە بەردەستا بێ، ئەگە خوای گەورە ڕەحمت پێ نەکات بەس ناودەمت تاڵ بێ و نەخۆش بی، ئەڵێ ئاو لە دەم ما تاڵە، جا یاخوا ئاو لە دەم تا تاڵ نەبێت کە هیچ ئاخر کۆتاییە. هەیە دەیخواتەوە ئاگرەکە ئاڵی ئاگر دەچێتە ناوسکێەوە، ئەو ئاوەشل لێ دەبێ بە ئاگر. لە سپاس بۆ ئەو خوای گەورە کە تینووی نەکردم، خەڵکەکەی بە تینوێتی دەخەوێ، خەڵکی ئاوی پیس دەخواتەوە، خەڵکی بە نەخۆشی لێی تاڵ بووە، لە کاتی خەوتنە سوپاسی پەروەردگار بکە، یەکسەر ئیستراحەت دەکەی. ینی خەڵکێکەیە لە کاتی خەوتنە بەس بیر لە پارە دەکاتەوە، ئەبێ فڵان کەس چەند دەفتەر دۆلاری هەبێ، ئای من ئەمڕۆکانە هەمووی 10,000 دەست نەکەوت. بیر لەو خەڵاتانەی خوا کردوێتەوە دوو خەڵاتی زۆر گەورە، یەکەمیان بە تێری دەخەوی، دووەمیان بە تێر ئاوی و بە تەندروستی دەخەوی. فەرمی وەکەفانە، سوپاس بۆ ئەو خوای پەروەردگارەی کە لەشی ساغ کردو، ئەزانی چەند خۆشەکە بە لەشی ساغ دەچیتە سەر جێگا. سوپاس بۆ ئەو خوای کە دڵی خۆش کردو، خەڵکەیە بە فرمێسکەوە دەخەوێ. سوپاس بۆ ئەو خوای گەورەی کە ئەمڕۆ بێکار نەبووم، ئەزانی چەند خۆشەکە بە ماندوێتی شەو دەچیتە سەر جێگای خەو، چونکە ئەو ڕۆژە تۆ کارت کردووە، هەز بەبوونی خۆت دەکەی، هەز بە عیزەتی خۆت دەکەی، زەلیل نەبووی، لە دوکانی ئەو نەسوڕاویتەوە، لە کافتریا دۆمینە نازام دۆمینە و بلیاردوانە لە بێکاریە چۆ بێکارەوانە دەکات، تۆ کارت هەبووە، کارێکی حەڵاڵت هەبووە، شەرەف مەندانت هەبووە، بە شانازیەوەڵی فڵان کارم کردووە، مناڵەکانت دڵیان پێت خۆشە، لە باوکم کارێک دەکا، ئەلحەمدوللا دەستی سواڵن نییە، شتێکیش دەبەخشی، شتێک پاشەکەوت لەبوو زەکاتێکیش دەدەی. لە سوپاس بۆ ئەو خوای پەروەردگارە ئەمڕۆ کە ماندووم، ئەلحەمدوللا ماندووی کاری حەڵاڵ و ڕەوا و بە حورمەتم، هەروەها سوپاس بۆ خوای گەورە کە بێوەیم. ئەزانی چەند خۆشەکە لە سەر جێگا خەوتی سیر نەکەی داخۆ دەماچەکە لە بن سەرتەوەی و کلاشکۆفەکەت فیشێکی تێدایە و حرەسی بەر دەرگاکەت بە ئاگابێ و کامیرەکان هەمووی بخەیتە کار و هێشتاش ترس و لەرزێک لە دڵتابێ لە ترسی ناحەز و دوژمنەکانت. ئەزانی ئەو خەڵاتی کە خوای گەورە بە ئێمەی بەخشیوە هیچ بەرپرسێکی گەورە باوەڕ ناکەم ئەو خەڵاتی هەبێت کە چەکمان نییە، چەکمان لە بن پشتێن نییە، حرەسی بەر دەرگامان نییە، کامیرەشمان نییە، هیچمان نییە، منەتمان بەس بە خوای گەورەیە. ئاەت کورسێک دەخوێنین و فەلەق و ناس و ئیخلاص بەسەر خۆمان و ماڵ و مناڵە دەخوێنین، وازانین هەموو مەلایکەتی ئەرز و ئاسمان حیمای ماڵەکەمانی کردووە. وەکەفانە، سوپاس بۆ ئەڵڵا خوایە کە لە کاتی ئەم خۆیان ئەم هەموو خەڵاتت پێبەخشیوم. و ئاوانە،
ئەلحەمدولله خوا ماڵەکەم شوێنی حەوانەوەیە، خانووەکەمان ماڵە نەک هەردی کۆل. سوپاس بۆ خوا خۆشەویستی و ڕێز لەم ماڵە بچکۆلەدا هەیە. ئەزانی چەند خۆشەکە ماڵەکەت بچکۆلەش بێت، تەنان دەگە کرێکیش بی بڕاتە بە کرێکەشت پێ نەدرابێ. سوپاس بۆ خوا ڕێز هەیە، حرمەت هەیە، تەبایی هەیە، نانی خۆشی لە ماڵەکەی دەخورێ. هەمووتان لەسەر سفرەیەکن، هەر یەکە بە دیلیڤەری شتێکی داوا نەکردەوە لە ژووری نووسەکە و پیزا دەخوا و فنگەر دەخوا و نازانەوە چ دەخوا، کەس ئاگای لە کەس نییە. یعنی بەس خانوێک کۆی کردوونەوە، بەڵام ئەندامانی و خێزانە هەر یەکەی لە جیهانێک و لە ڕوحێکی تایبەتیدان. ئێوە ڕاستە هەژارن، ڕاستە خواردنەکەتان ڕم بێ شۆربایەکی سادە بوو بێ، لەوە چی جیرفانەکانتان کەمی تێدا بێ، بەڵام یەک جیرفانن، یەک دەستن، یەک هاودڵن. سوپاس بۆ خوای گەورە و ئاوانە ئێمەی لە خێزانێکە لە ماڵێکا کۆ کردوێتەوە کە تەبایی و خۆشەویستی چەترە بەسەرمانەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆتایی فەرمودەکەدا فەرموو فەکەم ممن لا کافیە له ولا مؤوی. ئای چەند کەس هەیە کەوا کاری نییە، ممن لا کافیە له، ئای چەند کەس هەیە ئەمڕۆ لەسەر زەویدا کارێکی دەست نەکەوتووە. ئەزانی بیر لەو کەسانە بکەوە ئەگە تەنانەت 1000 دیناری تەبع بێدەستی نەکەوتۆ لەو ڕۆژەدا، گەڕاویشە لەم دوکان لەو دەرگا لەو شوێنەی داوە. ناشکوری بە کارەکەت مەکە ئەگە پارەکەشی کەم بێ، ئەلحەمدولله تۆ کارێکی شەرەفمەندانەی حەڵاڵت هەبووە. فەرمووی چەند کەس هەیە ئەمڕۆ لەسەر زەویدا کە کاری نییە، چەند کەس هەیە کۆشکی هەیە و بەڵام ماڵی ئارامی نییە. سوپاس بۆ تۆ یا ئەڵڵا، من هەم لەشم ساغا، هەم دڵم خۆشە، هەم بێوەی سەلامەتم، هەم تەبایی ناو ماڵ و حرمەت و ڕێز لە خێزانەکەمدا پارێزراوە، هەم خانووەکەم ماڵە نەک هەرتەنها خانوو بێ بەڵام ئارامی تێدا نەبێ. ئینسان کاتێک کە ئەمانەی کرد بەڕاستی هەز بە خۆشی دەکا. ئەم زیکرانە، ئەم حەمد و سەنای خوای پەروەردگارە لە کاتی خەوە هەر یەکێک لە ئێمە ضەرورە لە بیری بێ، بەڵام هەر نێک ئەوەی بە دەقێک لە بەریکەی وەکو باسم کرد ئاوا جارێک کە گوێ لەم بەرنامەیە لەم وتارە بگرەوە لەگەڵی لە بەریکە بیکە بە بابەتی ناودڵت لە ناخی دڵەوە ئەلحەمدولیلا کە بکە و سوپاسی خوای پەروەردگار بکە و ئەو خەڵات و نیعمەتانی خوا بێنە بەر چاوت و ئەو کەسانش بێنە بەر چاوت کە لە جیهاندا ئەمڕۆ لە چه بارودۆخێکی سەختدان پەنا بەخوا خوا ڕەحمیان پێ بکە و تۆ لە چ ناز و نیعمەتێکی خوای پەروەردگار دای ئەو کاتە بە خەوێکی ئارامەوە دەخەوی. بانیش کە هەستای بە دڵێکی ئارامەوە هەڵدەستی بۆ نوێژی بەیانی، بۆ سەر کار و کەسابەتەکەت، بۆ سەر سفرەی ناخواردنی خاو خێزانەکەت. قەڵای خۆپارێزی لەم سەردەمی فیتنەی دین و دنیادا ئەم سێشتەیە. کەسێک عەرزی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم من نەجات، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە چی ڕزگارم دەبێ، بە چی دینەکەم سەلامەتە، بە چی دنیاکەم سەلامەتە، بە چی بێوەی دەبم، بە چی نان بڕاو نابم، بە چی بێ حرمەت نابم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئاگال لە سێشت بێ. یەکەم ئەمسک عەلەیکە لیسانەکە، ئاگات لێ بێ خۆت بپارێزە لە قسەیەک کە لەسەرت بکەوێت. ئەمسک ها چۆن لە پارشێوانە دەماوت دەیگوت ئیمساکە، یعنی دەست بگرنەوە خەڵکی نەوەختی بە بانگی بەیانی تر هیچ کە مەخۆن و مەخۆنەوە. ئیمساک یعنی زمانت بگرە. تۆزە کورتیکەوە کاکە بە هەموو لایەکە ڕایدەوەشێنی جا شەر نیە، جاری وا زمانت یەک قسەی نەکردووە. ئەم پەنجەی سەر ئەم موبایلت ڕۆژ حتا ئێوارە خەریکی لایک و کۆمنتی بۆ ئەم و بۆ ئەو بەدار و بەردار ڕایدەوەشێنی، ئەوە زمانە. سە زمانی سەردەم ئەمڕۆ خەڵک هەیە بڕواتان هەبێت لە بەیانی تا ئێوارە باوەڕ ناکەم 4 قسە بکە، بەڵام ملیۆنە قسەی کردووە. چونکە ئەگەر 1 ملیۆن خەڵک ئەو کۆمنتی تۆ ببینێ، ئەو لایکەی تۆ ببینێ، بەشداریت کردووە لە هەموویدا، ڕەشیش نابێتەوە. جاران قسەیەکە دەکرد لە مەجلیسێکە دوای دەچوی دەڵێ فڵان کەس گەر نمازاکە، ئێستا گەر نازایەکەش نییە، تۆزێ زمانت کورتکەوە. واتە زمان جا دەکرێت بە قسە بێ، بە نووسین بێ، بە لایک بێ، بە کۆمنت بێ، بە ئیمۆجیەک بێ، ئەمانە هەموو قسەکردنە. فەرموویەکە دەتەوێت نەجاتت بێ، دینەکەت سەلامت بێ، ژیانەکەت سەلامت بێ، قەدر و حرمەتت سەلامت بێ، کاکە تووشی دوژمنایەتی نەبی، ناحەزت زۆر نەبێت، دۆستێک پەیداکەی، ئاگاد لە زمانت بێ. هەندێک قسەت کەمکەوە عەلەیکە ئەوەی کە لەسەرت دەکەوێت. چەند فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیێڕینن. عەلەیکە ئەوەی لەسەرتە، قسەیەک دینت لە کەدار بکە مەیکە. هەر قسەیەک بۆنی کوفر و بێدینی لێبێ نەچی، زمانت بپارێزە لەگەڵێ. بێدینی قسەیەک دەکە نەچی لایکی بۆ بکەیت، جاخۆ ئەو کردوێتی تۆ هیچ نەکردووە لە ماڵەوە پەنجەل لێداوە بووی بە شەریکی ئەو کوفرە، ئەو بێدین بوو، تۆش بێدین بووی. هەشتێ زەرەر لە دینتدا نەچی توخنیکەوی، نزیکی مە بۆ زمانتی لە ئاستاک ببڕە. هەر وشەیەک کەرامەتت ڕووشاو بکە مەیکە، هەر وشەیەک لەسەر کەرامەت و حرمەت و ڕێزت بکەوێ مەیکە. بۆ پێی پێ بکەنم، بۆ ئیمۆجیەکی بۆ دابنێم،
بۆ هاهایەکی بۆ بکەم باشەوە ڕۆژێ بینیەوە ڕۆژ دەمە دنیاە زەوی خڕە دەگەیتەوە بە یەکتر تۆ ناحەزێکت بۆ خۆت پیدا کرد بە هیچ و خۆڕایی بە بەلاش باشە هیچ قازانجێکت کرد نەوەڵە عالەیکە لەسەرت کەوت دڵ نائارامێکی شتەیە شەو دەچێت سەر جێگای خەوتن باشە بۆ هەم ماندوو خۆ هیچم نەکردو بۆ دڵم ناڕەحەتە خۆ گرفتێکم نییە ئەوەیە زۆر قسەی عەلەیکەت کرد کە لەسەرت کەوت لەسەر دینەکەت کەوت با بمە غەیبەتە خەڵک ئێستا هەر غەیبەت وەکو چەرەسات دەخوا گۆشتی براکەتە بە مردویی ئەگە وانە بێ بوختانی بۆ کرابێ تۆ ئاگال لە هیچ نییە تۆش بەشداری ئەو بوختانە دەکەی بەداری حەنەبێ پاڵ نابێەوە بۆیە ئەگەر دەتەوێت ڕزگاربی نەجاتت هەبێ ئەمسیک عەلەیکە لیسانک زمانەکەت لە قسەکردنە پەنجەکەت لەسەر مۆبایلەکەت و کۆمنتەکان و لایکەکان وانە ئاگادار بە دووەم وەلیەسعکە بەیتوک دڵت بە ماڵی خۆت خۆش بێ کاکە دڵت بە هاوسەری خۆت خۆش بێ وەڵی هەر کەسێ دڵی بە هاوسەری خۆی خۆش نەبێت تووشی خیانەتی هاوسەری دەبێت هەر کەسێ دڵی بە ماڵی خۆی نەکرێتەوە تووشی نادی و نێرگە لە خانە دەبێت تووشی کافتریا دەبێت تووشی هاوڕێی خراپ دەبێت تووشی مادەی هۆشبەر دەبێت تووشی مادەی جێشکەر دەبێت تووشی حەب خواردن دەبێت بەخوا ئەگە دڵت بە ماڵی خۆت خۆش بوو شەو لە کافتریا نابی لە نێرگە لە خانە نابی لە چڕە دووکەڵا ناژی چونکە ماڵی خۆت بەهەشتە هەموو ئەوانەی کە دڵیان بە ماڵ ناکرێتەوە ئێستا لەو شوێنانە شەوانە بەداخەوە دەڵی لەیلەت القەدر ئەم هەموو سارە و هەموو گەنجە و هەموو چڕە دووکەڵە دێتە دەرێت دوو قات و سێ قات لەسەر یەکتر ئەوەگە دڵی بە ماڵی خۆی خۆش بێ بەخوا ناچێت لەو شوێنە پیسانە بکەوێت سینەی داغ نابێت دڵی داغ نابێت تووشی هاوڕێی خراپ نابێت تووشی مادەی بێهۆشکەر نابێت تووشی ئابڕوچوون نابێت تووشی شەڕکردن نابێت تووشی کوشتن نابێت تووشی بوختان و فیتنەی نابێت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی دڵت بە ماڵت خۆش بێ دڵت بە خاتونی خۆت خۆش بێ هەر نازانی ئافرەتەیە لەسەر زەویدا خاتونێک دڵی بە مێردەکەی خۆی خۆش بێ نازانێت نێرینەیەکەیە پیاوەکەیە لەسەر زەویدا تووشی خیانەتی هاوسەری نابێت وەلیەسعکە بەیتوک با ماڵەکەی خۆت هەموو شتێکت بێ وابزانە کۆشکێکت هەیە وابزانە قسری قەیسەریە سەد جار مەدخەلەکە ماچکە شکری خوای تێدا بکە ئەلحەمدولله بڵێ سوپاس بۆ تۆ یا ئەڵڵا کە خاوەنی ماڵم وەکو خاوەنی خانوم خاوەنی ماڵی تەباشم سێم فەرمووی وەبکی عەلا خەتیئەتیکە کاکە بۆ گوناهەکانی خۆت بگریە وەڵی هەر کەسێ بۆ گوناهی خۆی بگرێ ئەوەندەشمان گوناه هەیە ئەوەندەمان لاروی لەوێری هەیە ئەوەندەمان بینی خۆمان و خوا وێرانە ئەوەندە بینی خۆمان و خەڵک باش نییە بەس بە خۆمان دابچینەوە گریانمان دێ بۆ حاڵی خۆمان گریانمان دێ بۆ ئەو ڕۆژەی کە لێپرسینەوەمان لەسەر هەموو خەتەرەیەکی ناودوڵ لەگەڵا دەکرێت بەخوا لەسەر هەموو قسەیەک ما یەلفیظ من قەول إلا لديه رقیب عتید هەر قسەیەک بە زمان تا دێ ئیلا لێپرسینەوەی هەیە هەر لایک و کۆمنتێک و پەنجەیەک لەسەر مۆبایلەکەت وەڵڵا لێپرسینەوەی هەیە وەڵڵا ئینسان گریانی بۆ حاڵی خۆی دێ باشە بەیانی چۆن جوابی خوای پەروەردگار دەدەیەوە کە ڕاد دەگرێ هەمووی لە دەفتەری ئەعمالەکەیان بە مسقالە زەڕ تۆمار کراوە بەخوا گەبیرمان لەو هەموو عیب و عارەی خۆمان کردەوە بەم هەموو گوناهەوە بەم هەموو کەم و کوڕیەوە چەند کەم و کوڕیمان بەرامبەر دایک و باوکی داماومان هەیە چەند کەم و کوڕیمان بەرامبەر بە هاوسەرەکەمان هەیە بەرامبەر بە منداڵەکانمان هەمانە بەرامبەر بەم ئومەتی ئیسلامە هەمانە بەرامبەر بەم دینە چەند بێ هەڵوێستین چەند کەم تەرخەمین چەند بێ مەوقیفین چەند بێ کردارین چەند بێ ڕەفتارین ئەم دینە گەورە عەزیمە ئیسلامە من بیر بکە بۆ توخوام چم بۆ ئیسلام کردو وەڵا گریانم بۆ حاڵی خۆم دێ ئەبێت تۆش گریانت بۆ حاڵی خۆت بێت چت بۆ ئەم دینە کردووە لەوەتی هەین شانازی بە ئیسلامەوە دەکەین دەتخوا با من و جەنابەت لەم پرۆگرامی کلیلی کەناڵی دیمەنەوە بیر بکەینەوە تۆ چت بۆ ئیسلام کردووە ڕۆژێکم ئیسلامە شانازی بە تۆوە کردووە لەوەتی لەدایک بووین ئیسلام شانازیمانە ئەی باشە ئیسلام شانازی بە من و بە تۆوە دەکا وەڵا گریانت دێ ئینسان بۆ حاڵی خۆی بۆ داماوی خۆی بۆ دەست بەتاڵی خۆی بۆ گیرفان بەتاڵی خۆی بۆ هەک بە بەتاڵی خۆی بۆ قیامەتی خۆی بۆ حزوری خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم و یەکە ئینسان بەسەر گوناهەکانی خۆیدا گریا سەیری گوناهی خەڵک ناکە ئەو کاتە تووشی غەیبەت نابی تووشی بوختان نابی تووشی وتی نابی گوناهباری لای خوا نابی عیبداری لای خەڵک نابی قسەت بە خەڵک نەوە تۆ بچی اعتیزاری بۆ بێنێەوە داوای لێبوردن بکەی هەر ڕۆژە لەسەر کەناڵێک وەبکی عەلا خەتیئەتیک کاکە بۆ گوناهەکانی خۆت بگریە ئەو کاتە خوا لە گوناهەکانیشت خۆش دەبێ بە خۆت دادەچێەوە تۆزە خۆت چاک دەکەی هەندێک لە خراپەکانت دەگۆڕی بە چاکە هەندێک چاکەکانت زیاد دەکەی شکری خوایان لەسەر دەکەی ئێتر دۆستەکانت زیاد دەبن نارەکانت کەم دەبن بەڵام بڕواتان هەبێ ئێمە وامان لێ هاتووە ڕێزم هەیە بۆ ڕووی جەنابتان هەر هەمومان خۆمان پێ فریشتەیە خۆمان پێ بەفری بێپەڵەیە هەو خەڵکەمان هەموو پێ شەیطانە هەمووی گومڕایە هەمووی فاسقە هەمووی فاجرە هەمووی کافرە هەمووی منافقە بەس ئێمە بەهەشتین کلیلەکەمان وەرگتووە لە جیفان نایە و هەر بمرم و دەرگاکەی باش کراوەتەوە بەڵام ئەو خەڵکە حیچی خوا ڕەحمی پێ ناکە هەمووی لە ناو چووە هەمووی حەیای چووە هەمووی ئابڕووی چووە هەمووی خێزانی نەماوە ناپڕەوە لە سەیری خۆشت بکە
بەخوا تۆش ئەو بەفرە بێ پەڵەنی ئەو ئینسانە بێگلەکەنی بۆ گوناهی خۆت بگری ئەمەندە غیبەتی خەڵک مەکە باسی خەڵک مەکە بوختان بۆ خەڵک مەکە بە کەم و کوڕی خەڵک دڵشاد مەبە وەڵڵا هەر کەسێک بە بینینی عیبی خەڵک پێ بکەنێ خۆی ڕۆژی تووشی ئەو عیبەیە دەبێت ئەوە یەقینتانە مەمە یاسایەکە چۆن لە بیرکاری لێ دوو کەڕە دوو چوار دەکات هیچ کەسێنە لەسەر دەی بڵێوانە بۆ خوایە هەر کەسێک بە بینینی گوناهی کەسێک پێ بکەنێ بە بینینی ئەوەی کەسێک تووشی لەکەیەکی کۆمەڵایەتی بووە عیب و عارێکی بەسەرا هاتووە کچەکەی تەلاق دراوە کوڕەکەی ژنی تەلاق دراوە ژنەکەی تۆراوە ماڵی لێت یەک چووە قاقایەک لێ دەی و پێ ڕابێری و خۆشحاڵی خۆ دەربڕی نامری حتا هەمان بەڵاش بەسەر خۆت نەیە ڕۆژە خەڵکیش ئاوا پێت پێ دەکەنێ بۆیە بگری بۆ گوناهەکانی خۆت بۆ هەوڵ کەم و کوڕیەکانی خۆت خەریکی خۆت چاکردن بە ڕزگارت دەبێت دینەکەت سەلامەتە ژیانت سەلامەتە ئەم هەموو غیبەت و بوختان و قسە بەلاشەی کە لەم جیهانی ئیسلامەدا بەداخەوە فڕێ دەدرێ ئەو جیهانی غەربە بەس ئیمانیان هەبووە بەخوا بە تاکو تەنهایی خوا و بەڕابەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم و بەم شریعەت و قورئانە واللهی بە پێڵاو دەچوونە بەهەشتەوە چونکە غەبرە غیبەتی خەڵک ناکە بوختانی خەڵک ناکە حەقی کەسی نییە سەیری کەس ناکە ماڵی کەس ناخوا بەعنی وەکو سعات دەڕاتە سەر ئیشی خۆی ئەوارە ئۆتۆماتیکی دێتەوانێ و لە هەموو هەفتەکەکە ڕۆژێ پشووی هەبێگە عەرەق نەخواتەوە و نەچێتە شوێنی حرام و بتپەرستی والله ڕزگاری دەوێت بەس ئیمانی بە تاک و تەنهایی خوا و پێغەمبەراتی محەممەد و قورئان هەبێ صلی الله عليه وسلم و قورئانی پڕبەرەکەت هەبێ بەڵام ئێمە لە الحەمدلله لە وڵاتێکین جومعە دەکەین جەماعەت دەکەین ڕۆژوی ڕەمەزان دەگرین سەرفترە و زەکات دەدەین بەس زمانەکەمان چاو دیێریکردنی دراوسێکەت دراوسەکەی دەبێت بزان لەگە ڕێشێکی شعبیدا داخۆ ئەم دراوسێ ئەم شەو ئەم سارەی لێبوو دەبێت بۆ چات بۆ خوازبێنی کچەکەی هاتبێ بژم بۆ کوڕەکەی بێنێ قەرزی لێکرد بێ قەرزاری خەڵک بێ چاو دیێری واز لێبێنە وابکی على خطيئتك ئێوارن کە چوویتەوە سەی دەفتەری ئەعمالی خۆت کە چونکە خوا لە قیامەتە لە خۆت دەپرسێتەوە خوای گەورە لە من ناپرسێتەوە فڵان کەس بۆچی وای کرد بەڵام لە خۆم دەپرسێتەوە بۆ وام کرد دەی باشە من بۆچی حیسابێک کە پەیوەندی بە منەوە نییە ئەگەر دڵسۆستم گوناهێکتم لە تۆ جەنابەت بینی خوا نەخواستە لادانێکم بینی بێم لە نزیکەوە نەسیحەتی خێر ئامۆژگاری جوانی خێرت بکەم وەڵی هەمومان ئاوا ڕزگارمان دەبێت بۆیە ئاگامان لە خاڵی کۆتایی بێ ئەویش ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا تتركوا النار في بيوتكم حين تنامون حدیثەکە لە صحیحەینی بوخاری مسلم داهاتووە ئەی ژن و مێردەکان ئەی خاو خێزانەکان کاتێک کە چوونە سەر جێگای خەوتن ژووری نووسنەوە مەخەون حتا ئاگرەکان خامۆژ نەکەن ئەم فەرمودەیە دوو بابەتی هەیە هیچ کاتێک لە ماڵەوە مەخەوە تا تەفتیشێکی ماڵەکە دەکەی ئەگەر زستان بوو هیتەرەکەت بکوژێنەوە سەرمات بێ باشترەوەی کە ئاگر لە ماڵەکە تابێ ئەگەر هاویم وەرزەکانی هیتەر و سۆبانە بوو هەستۆباکەت ئیش پێ مەکە با غاز لێن نەدا با هیتەرەکە خوا نەخواستە شۆرت نەکاو بەیانی ماڵ و منداڵت بسووتێ خەڵوز لە ماڵەوە دامەگیسێنە ئاگر هەمووی خامۆشکە پیاوان سەڵسان فەرمووی ئەمجا بن و شەحنی موبایلەکەت بزانن لێ بکەوانێ پلاکەکان سویچ پلاچێک بەجێمەیاڵە ئاجارێک گڵۆپەکە داگیستاوە لەوە چێت لەوە شۆرتێک دروست بێ تۆ خەوتی وەکو مردوو وایە ئەگەر لە هیچ نییە دایکان و باوکان جارێک گەنجەکانمان تۆزە ئیهمال هەم فێریان بکەن بە زمانی شیرین هەم کە ئەوانی هیمال بوون تۆ بەسەرا بگەڕێ هەموو ژووری ماڵەکەت بگەڕێ تەلەڤیزۆنەکەت بکوژێنەوە تەلەڤیزۆنەکەش با قورئان لێ نەدا تۆ خەوتوی ئەوەش بەرەکەت نییە قورئان کاتێ بەرەکەتە کە تۆ ئاگاد لێ بێ کە گوێ لێگر پێ گڵۆپەکانەوەی کە پێویست نییە وەکو ضرورەتی زۆر ضرور نییە هەتا لە تاریکیدا پشخەوی خەوەکەت تەندروسترە و لە ڕووی پزیشکیەوە خەوێکی ئارامتر دەکەی خوێنەکەت ئەو مادانی کە دەڕژێنە خوێنەوە لە تاریکیدا لە ڕووناکیدا کە گڵۆپێک لەسەر سەرت بێ ئەو مادە پێداویستیان لە کاتی خەوان ناڕژێن و هۆرمۆنی ئارام بەخشت پێ نابەخشن هەمووان بکوژێنەوە ئەمجا بخەوە بابەتی دۆمی فەرمودەکە دەفەرمێت لە ژووری نووسنە مەهێڵن ئاگری دووبەرەکی لە بینی ژن و مێردەکاندا بێ ژنمێردی وا هەیە کە دەچنە سەر جێگای خەوتن ئەمجا بیریان دەکەوێتەوە بۆڵەبۆڵی ئەو ڕۆژە لە بەیانەوە حیسابات و کتابات دەست پێ دەکات بە ناڕەحەتیەوە دەخەون کە چوویە سەر جێگای خەوتن و چوویتە ئەو دی ژووری دەرگای خەوتنەوە ئیتر لەوێدا ئاگرەکان کوژێنەوە باسی کێشەکانی ئەو ڕۆژەتان مەکەن باسی خزمەکە سوکار مەکەن باسی دەرودراوسێ مەکەن باسی کێشەی بازار و دایرە مەکەن مەیهێنن ئەوە لەو دی دەرگاکەەوە بەجێ بێڵن ئاگرەکان کوژێنەوە چونکە گە تۆ بە شەڕ و ئاژاوە خەوتی بەیانیش بە نەئارامی هەڵدەستی کابرا دەڕاتە فەرمانگەکەی لە مۆز لە خەڵک تووڕەیە ئیتکاکە خۆ من تاوانێکم نییە خۆ تۆ موچەت وەرنەگەتۆ خۆم موچەی تۆم نەبڕیوە من هاوڵاتیم هاتووم بۆ ئیمزایەک سەیەکی تووڕەیە سەیرێکی کابرا لەسەر شەقام هۆڕن بۆ خەڵک لێ دەدا فولایی لێ دەدا دەشێنێتە سەر خەڵک ئەوە لە ماڵێ شەو بە نائارامی خەوتەوە بەیانیش بە تووڕەیی هەستاوە لەسەر شەقامی خە بە من و بە تۆ دەگرێ بۆیە ئەگە بە ئارامی خەوتی ئاگری فیتنەی لەبینی خۆت و خێزان تاکوژاوەوە بەیانیش بە ئارامی هەڵدەستی بە ئارامی دەستێ ناو کۆمەڵگا ومێ دەوارین ئینشاءڵڵا خێزانەکانمان تەبابن
ماڵەکانمان بەس خان و نەبن خوا بۆ خۆی بە گەورەی خۆی بۆ مانجێڕێ خانوەکانمان بە ماڵ بە شوێنی حەوانەوە بەسەکەن خۆی گەورە لەم تەمەنی ژیانی دنیادا بمانجێڕێ بەمایە ئەوەی کلیلی خێر بین ببینە مای ئارامی بۆ ماڵەکان پەروەردگار بمان پارێزەلەوەی کلیلی شەڕ بین بە زمانی ئێمە فیتنەی ئێمە و نووسینێکی ئێمە لایک و کۆمنتێکی ئێمە خێزانێک هەڵۆشێ نا ئارامی ڕووبکاتە شوێنێک ببینە مای فیتنەی قەرزاری قیامەت بین ڕۆڕەشی لای خوابین عیبداری لای خەڵک بین پەروەردگارە لاپەڕەکانی عملمان سپیکەی بە جوانی بە عملی ساڵح بە عیبادەتی جوان بە ڕەفتاری جوان ببینە خێر و بەرەکەت بۆ خۆمان و خێزان و وڵات و نیشتیمانمان ئەم کوردستانەمان پارێزی بیکەی بە ماڵێکی ئارام بۆ هەمومان هەتا پرۆگرامی داهاتوو بە پەروەردگارتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه